ساڵتان لەبێت بینەرانی کورسان نیوز من ئاڕۆتۆفیقم لە ئەڵخێمشی بەرنامی پانۆراما پێتان گەشتینەوە بۆ قسە باسکردن لەسەر هەوڵەکانی قوڵات تاڵەبانی بۆ چارەسەرکردنی کێشەی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان. دوایەوەی کە حکوومەتی عێراق بڕیاریدا 400 ملیار دینار بنێرێت بۆ هەرێمی کوردستان وەکو پشکی مانگی 11 و 12 بۆ موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان. دیارە ئەم پارەیە کە لە ئێستادا دەرێنرێت بە هەوڵی بەڕێز قوڵات تاڵەبانی جێگەی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان بوو کە لە ماوەکانی ڕابردوو بە چەندین سەردان و گفتوگۆی جۆراوجۆر و هەروەها چەندین سەعاتی گفتوگۆ و مانەوەیەکی زۆر لە بەغدا توانی ئەم دەستکەوتە بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان بەدەست بێنێ. لەگەڵ ئەوەشدا ڕێکەوتنی یەکێتی نیشتیمانی کوردستان و لایەنەکانی پێکەنەری حکوومەتی عێراق لەسەر کۆمەڵێک بابەتی گرنگ کە یەکیشیان لەوانە چارەسەرکردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان یەکێکی دیکەیە لەو هەنگاوانە و پاڵپشتیانی کە ئێستا حکوومەتی نوێی عێراق بڕیاری داوە ئەم پارەیە بنێرێت هەرێمی کوردستان. ئەم شۆ گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتە بە میوانداری برای بەڕێزمە کاک شیروان میرزا ئەندامی خولی پێشووی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و لێژنەی دارایی کە بە سوپاسەوە بەڕێزیان لە ڕێگای سکایپ لەگەڵمانە بن گفتوگۆی لەگەڵەکەم دەربارەی ئەو هەوڵانی کە لە ماوەکانی ڕابردوودا بەڕێز قوڵات تاڵەبانی وەکو جێگەی سەرۆکی ئەنجومەنی وەزیران دابووی لە بەغدا بۆ بەدەستێنانی موچە و شایستەدارایەکانی فەرمانبەرانی هەرێمی کوردستان. دیارە ئەم هەوڵانە بە هەوڵی بێوچان بووە و لە ماوەی شەو ڕۆژێکدا نەبووە، چەندین کۆبوونەوە، چەندین سەعات دانیشتن و گفتوگۆ لەگەڵ لایەنی بەرامبەر کە ئەویش لایەنە سیاسیەکانی عێراق و هەروەها کۆمەڵێک لایەنی دیکەیە بۆ بەدەستێنانی موچە و شایستەدارایەکانی هەرێمی کوردستان. دیارە وەکو پێشتری ژاماژەم پێدا خۆ ئەم هەوڵانە لە خۆ نەبووە و نردنی ئەم پارێژە بەروە بە ئاسانی نەبووە، چونکە پێشتر هەم یەکێتی نیشتیمانی کوردستان هەم لایەنە شیعەکان و سونەکانی لەسەرەوە ڕێکەوت بوون کە یەشێک لەو خاڵانەی ڕێکەوتنی نێوان ئەم لایەنانە و یەکێتی نیشتیمانی کوردستان بە دیاریکراوی کە ڕشت بوو لەسەری و هەمیشە تەشیدی لێ دەکردەوە پشکی هەرێمی کوردستان لە موچە و شایستەدارایەکانی فەرمانبەرانی هەرێمی کوردستان کە پێویستە لە بەغداوە بنێرێت. بۆیە ئێستا بڕیار دراوە کە ئەو پارەیە بنێرێ، بەڵام قسە باسی زۆر دەکرێت لەو بارەیەوە و هەوڵی هەندێک لایەن ینی بە هەند وەرناژیرێ و فەرامۆش دەکرێت، ئەمەش بۆ خۆی قسە هەڵدەگرێت. بۆیە ینی بەڵگەکان سەلمێنەری ئەوەن و دۆکۆمنتەکان سەلمێنەری ئەوەن کە لە ڕابردوو یەکێتی نیشتیمانی کوردستان و هەروەها هەوڵەکانی بەڕێز قوڵات تاڵەبانی وەکو جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان یەکێکن لەو فاکتەر و پاڵنەرانی کە وای کرد بەغدا لە ئێستادا ینی هەردوو پشکی مانگی 11 و 12 کە 200 ملیار دینار بوو لە ڕابردوو ڕێکەوتنی لەسەر کرابوو بنێرێت بۆ هەرێمی کوردستان. دیارە ئەمە یەکێکی دیکە بێت لەو بڕەپارانی کە لە چوارچێوەی ڕێکەوتنی ساڵی 2021 بۆ 22 بوو لەگەڵ حکوومەتی عێراقی، بەڵام بە هەندێک لە هۆکارەکان هەر لەو ساڵەدا ینی بڕێکی کەم لە 200 ملیار دینارەکە نێرە، ئەویش بەهۆی پابەندنەبوونی حکوومەتی هەرێمی کوردستان بوو بۆ ڕێکەوتنانی کە بەڕێز قوڵات تاڵەبانی ئەنجامیدا بوو لە بەغدا لەگەڵ لایەنی بەرامبەر و هەوڵەکانی ینی یەکێتی نیشتیمانی کوردستانیش لە ئێستادا و لەسەر و هەمویانەوە هەوڵەکانی سەرۆک باوەڵ جەلال تاڵەبانی کە لە بەغدا بە دیاریکراوی لە دواکۆبوونەوەی ماڵی سەرۆک مام جەلال لە بەغدا لەگەڵ لایەنە سیاسیەکانی پێکەنەری حکوومەتی عێراقی نوێ بە تایبەت لایەنە شیعە و سونەکان و تەشیدکردنەوە لەسەر ئەم بابەتە و هەندێک بابەتی دیکەی گرنگتر هەر ئەو بوو لە دوای ئەو کۆبوونەوەیە ئەنی بڕیار درا لێژنەی مادی 140 کارا بکرێتەوە. خۆمە هەر لە خۆڕان نییە و نردنی پشکی فەرمانبەران لە هەرێمی کوردستان لەلایەن بەغداوە ئەمەشە لە خۆڕان نییە و جێگیرکردنی پشکی هەرێمی کوردستانیش لە پرۆژەیاسای بودجەی ساڵی 2023 حکوومەتی عێراقی ئەمانە هەوڵی بێوچانی یەکێتی نیشتیمانی کوردستانی تێدایە، چونکە لێشێک لەو خاڵانەی کە لە ڕێککەوتنی لایەنە سیاسیەکانی عێراقیە بۆ پێکێنانی حکوومەتی نوێ ئەم ماف و شایستەدارایانەی هەرێمی کوردستانە و هەروەها ئەو لایەنانی دیکە کە پەیوەندی هەیە بە هەرێمی کوردستانەوە، مەسەلەی جێبەجێکردنی مادی 140، مەسەلەی دابینکردنی شایستەدارایەکانی پێشمەرگە و هەروەها ئەو لیوە هاوبەشانی کە بڕیاری پێکێنانیان دراوە بودجە و هەروەها موچەیان بۆ دابینکرێت لەلایەن حکوومەتی عێراقیەوە.
ئەم شەو دیارە وەکو ئاماژەم پێدا ئەمێ گفتوگۆ بکەم لەسەر ئەم بابەتە لەگەڵ برای بەڕێزمان کاک شیروان میرزا کە بڕیارە ئامادە بێت لەگەڵمانە لە ڕانیەوە لە ڕێگای سکایپ دیارە هەمومان نەزانین کە بەسەلی ئەتەرنێت لەوە چێ لەو ناوچەیە تۆزێ لاواز بێ بۆیە تا ئێستا پەیوەندێکی کاک شیروانمان بەردەست نەکردووە و ئەگەر ئامادە بوو بە دوو درێژی ئەمە لەسەر ئەم بابەتە قساکەین چوە کاک شیروان میرزا خۆی ئەندامی خولی پێشووی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و هەروەها ئەندامی لێژنەی دارایی بوو و ئاگاداری کۆمەڵێک وردەکاریە و کۆمەڵێک ینی ژمارەیە و کۆمەڵێک بابەتی گرنگە لەبارەی موچە و هەروەها دارایی و هەروەها پشکی هەرێمی کوردستان کە لە ڕابردوو جێی کرایەوە لە پرۆژەیاسای بودجەی 2021-2022 عێراق و لەسەر ئەو بنەمایە توانرا بڕیار بدرێت کە حکوومەتی عێراقی 200 ملیار دینار بنێرێ بۆ هەرێمی کوردستان و لە نێویاندا دیارە لە پرۆژەیاسای بودجەی 2021-2022 جێگیر کرا و ئەو شایستەدارایانە بۆ ماوەی چەند مانگێک نێرا بۆ هەرێمی کوردستان. نەماوەکانی ڕابردوو ینی خودی بەڕێز کاک شیروانی ژێکێک بوو لەو کەسانی کە بەشدار بوو لە کۆبوونەوەکانی بەڕێز کاقوبات کە لە بەغدا ئەنجامیەدا لەگەڵ لایەنی بەرامبەر لایەنی عێراقی دیارەخۆ ئەو کاتانە هەر وەفدی دانوسانکار کە بە سەرۆکاتی کاقوبات دەچووە بەغدا لەگەڵ لایەنی حکومی کۆ نەدەبوو بە دڵنیاییەوە بە بێگومانی لەگەڵ لایەنە سیاسیەکانی ئەو کاتی پێکێنەری حکوومەتی عێراقیش ینی یەک دنیا دانیشتن و گفتوگۆ هەبووە و چەندین سەعات کۆبوونەوە و گفتوگۆ قسە و باس هەبووە و بەرز قوبات تاڵەبانی کە دەچووە بەغدا دیارە بە بەڵگە و بە دێکۆمنت و بە کۆمەڵێک داتای گرنگە و لە هەرێمی کوردستان دەچووە بەغدا ئێستش بەغدا ینی بە پاڵپشتی ئەو بەڵگە و دێکۆمنتانی کە لە ڕابردوو ینی کاقوبات بردوێتە ئێوێ بە تایبەتی لەسەر ژمارەی موچەخۆرانی هەرێمی کوردستان و هەروەها ئەو داتا و زانیارێنی کە لەبارەی ینی شایستەی دارایی فەرمانبەرانی هەرێمی کوردستان کە پێویستە بنێرێ لەلایەن بەغداوە و کۆمەڵێک خاڵی دیکە بە تایبەتی دێکۆمنت کە لە هەرێمی کوردستانەوە دەبرا ئەمانە بنەما بوون بۆ ڕێکوتنانە. دەچمە لای کاک شیروان میرزا ئەندامی خولی پێشووی ئەنجومەنی نوێنەران بەڵێ دیارە بەهۆی کارەبا بڕانەوە نەمانتوانیانی لە سەرەتای بەرنامەکە وەری بگرین بە داوای لێبوردن لە ئێوە کە ئێستا دەچمە لای کاک شیروان میرزا. کاک شیروان سڵاو دەبێ خۆشحاڵین کە لە بەرنامی پانۆرامەیەم شەو لەگەڵمانی. واو لە ئێوە و لە بینەرانی خۆشەویست زۆر داوای لێبوردن دەکەم تەمان کارەبا بڕ وراوی لەگەڵ جەنابن بەڵێ دیارە بەدڵنیایی و کێشەی کارەبای شێکە لەو کێشانی کە هەمیشە لە زستانە ڕوبەڕووی خەڵکی کوردستان و هەرێمی کوردستان دەبێتەوە کاک شیروان یانیەوە تاوانی تۆ نیە و تاوانی هاوڵاتیانیش نییە. وەزارەتی کارەبا هەر لە مانگەشا بڕیاری داوانی کارەبای هاوڵاتیان هەرێمی کوردستانی کەم کردەوە بە تایبەتی پشکی کارەبای سلێمانی ئێستا بۆتە 10 سەعات و دیارە ڕانیە و دەڤەری ڕاپەڕینی ژێکێکە لەو ناوچانی کە لەلایەن وەزارەتی کارەباوە بە دڵنیایەوە کارەباکەی کەم کراوەتەوە. کاک شیروان ئەگەر جۆ لە من بێ وڵا پێچێ کاک شیروان ئەم شەویانی بە خدیاوەری نەبێ و بە خدیاوەری ئێمەش نەبێت کە لەگەڵ کاک شیروانە گفتوگۆیشی تێروتە سەر بکەین لەسەر ئەم بابەتە چکە بەڕاستی بابەتەکە هەڵاگرێکە قسەی لەسەر بکەین چۆکو ئاماژەم پێدا کاک شیروان خۆی یەکێکە لەو کەسانی کە شاهدی لەداوە بەڵگە و دۆکۆمنتی زۆر گرنگی لایە لەسەر ئەم بابەتە ئەویش بابەتی ناردنی مەسەلەی 200 ملیار و هەروەها موچە و شایستەدارایەکانی هەرێمی کوردستان کە بە دڵنیاییەوە ئەمە بە یەقینەوە دەیڵین بە هەوڵەکانی بەڕێز قوبات تاڵەبانی جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکی تیمی یەکێتی لە حکوومەتی هەرێمی کوردستان بووە کە بە چەندین سەردان و بە چەندین ڕۆژمانەوە لە بەغدا و بە چەندین گفتوگوی چڕوپڕ و بە چەندین ئاڵنگاری گرنگ توانرا ئەوە بەدەستبێنێ. کاک شیروان ئێستا ئامادەی بینە لە دڵنیایت کارەبان نابڕێ باش بانە ئێمە داوای لێبوردنەکەین تاوانی تۆنی وەکو ئاماژەمان پێدایانی تر هەروایە لە زستانانە کارەبای هەرێمی کوردستان کەم بێتەوە بە تایبەتی پشکی ئەم ناوچانە. کاک شیروان یعنی ئێستا گفتوگۆیەکی چڕ هەیە و قسە و باسێکی زۆر هەیە کە حکوومەتی بەغدا 400 ملیار دینار بنێرێ بۆ هەرێمی کوردستان ئەویش پشکی دوو مانگە 200 ملیار 200 ملیار دیارە هەمووان نەزانین ینی وە جەنابیش دەزانی چکە ئەندامی خولی پێشوو بووی و لە ئەنجومەنی نوێنەران و ئەندامی لێژنەی داراییش بووی ئەمە بە هەوڵی بەڕێز قوبات تاڵەبانی بۆ کە حەشا هەڵنەگرە چکە یەک دنیا بەڵگە و دێکۆمنت و ینی وێنە و ینی فۆتۆ هەیە لەسەر ئەم بابەتانە قسە و باست لەم بارەیەوە چییە؟ ینی بە تایبەتی لەسەر بەدەستێنانی ئەم بڕەپارەیە ئێستا لە بەغداوە ئەمە هەوڵەکانی ڕابردووی قوبات تاڵەبانی نییە بە دڵنیایەوە؟ زۆر سپاس تەوان دووبارە داوای لێبوردن دەکەم. تەمان ئەم بابەتە
ئەگەر سەردێکی مێژویی بکەین من یەک پرسیار دەکەم ئەگەر ئەمە هەوڵی چەند ڕۆژی ڕابردووە بۆ 200 میلیارە بۆ زیاتر نییە یان کەمتر نییە ئەمە بنەمایەکی یاسایی هەیە کە بریتێ لە ڕێککەوتنی نێوان هەرێم و بەغدا لە موازنەی 2021 هەموو لایەنێک دەزانن وەکو جەنابەت باس کرد کۆمەڵێک دێکومنت و ڤیدیۆ و ڕوێنە و راپۆرتی دەستگاکانی ڕاگەیاندن و پشتی دۆکومنتکراو هەیە کە زیاتر لە 3 مانگ بەڕێز کاقوباد وەکو سەرۆکی وەفدی هەرێمی کوردستان وەفدی دانوستانکار لە بەغدا بوو و هەوڵێکی یەکجار زۆریدا وە سوور بوو لەسەرەوەی کە دەبێ ئەم بەستەڵەکە بشکێنرێەوە بگەنە ڕێککەوت بۆیە لە موازنەی 2021 وەفدەکە بەشی زۆرینەی پێکهاتبوو لەو هەواڵانەی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە تیمی حکوومەتن بەڕێز کاقوباد سەرۆکایەتی وەفدەکەی دەکرد دکتۆر دارا وەزیری پلاندانان بەڕێز کاک خالی شوانی و کاتە وەزیری دانوستان وەزیری هەرێم بۆ کاروباری بەغدا بەڕێز دکتۆر ئامانج ڕەحیم لە پاڵەوانە طبعاً وەفدەکە خەڵکی تریشی تێدا بوو بەڵام وەکو باس دەکەم بەڕێز کاک ئاواتی شێخ وەکو وەزیری دارایی ئومێد سەباح عەبدولحەکیم خەسرە وەکو لە برادرانی پارتی بەڵام ئیسراری کاقوباد و پێداگیری کاقوباد لەسەر ڕێککەوتن و پشوو درێژەکەی وای کرد کە لە کۆتاییدا بگەینە ڕێککەوت ئەمە دۆخی زۆری کێشە دوجار پێگەی کاقوبادی ژانی خۆ من ناکرێت بە هەندوەر نەژیرەوە ڕاستی نابەدڵنیاییەوە خۆ قسەکە لەسەر ئەوەیە ینی بە نمونە من باسی پشوو درێژی کاقوباد دەکەم زۆر جارەگەر پشوو درێژی کاقوباد نەبا لەوانەیە لە دانوستانەکاندا دەکشینەوە ینی ڕێی تر هەبوو لانی تر ڕێی وابوو کە هەر بڕۆینەوە ینی هیچ گوێ بە ڕێککەوتن نەدەین چێ زەرە دەکات چێ قازانج دەکات گرفت نییە بەڵام پشوو درێژی کاقوباد قوربانیدانی کاقوباد وای کرد کە لە 2021 بگەینە ڕێککەوت بنەمای ئەم ڕێککەوتنە دوجار حکوومەتی هەرێم و بەغدا ڕێککەوت لەسەرێک کە 200 میلیارد دینار بنێردرێ وابزانم لە 2021 5 مانگ هاتووە لە 22 مانگ هاتووە مانگ 2 مانگەشت لە خاڵی دووەم کە با بڵین وە بە ئەوەی کە ئێستا 200 میلیارد دینارە بێت بریتە لە ئەو ڕێککەوتنی کە لایەنە پێکەنیەرەکانی حکوومەتەکەی بەڕێز محەممەد شیع سوودانی ئیمزایان کردووە یەکێتی نیشتیمانی کوردستان لایەنێکی گرنگی ئەو هاوپەیمانەتی کە پێڵێن هاوپەیمانەتی ئیدارەدانی دەوڵەت و هەمومان دەزانین یەکێتی نیشتیمانی کوردستان زیاتر لە ساڵێکە لە بەغدا بە حزوری سەرۆک باڤڵ قوربانی دەدا کۆبوونەوە دانوستان بۆ ئەوەی کە یەکێتی نەبێتە تەرەفێک دژی تەرەفێکی تر بەڵکو ببێتە کۆکەرەوەی هەموو لایەنەکان ماڵی مام جەلال لە بەغدا ببێتە شوێنی کۆکەرەوەی هەموو لایەنە جیاوازەکان و ببێتە شوێنی چارەسەرکردنی کێشەکانی عێراق ئەو سیاست و نەهجەی کە بەڕێز مام جەلال لە ڕابردوودا پەیڕەوی کردووە ئەمە وای کرد کە داواکاریەکانی خەڵکی هەرێمی کوردستان خەڵکی کوردستان لە ڕێگای تیمەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان و ببێت بە بەشێک لە حکوومەتەکەی بەڵێن لە کارنامەکەی بەڕێز محەممەد شیع سوودانی کەواتە ئەمە خاڵی دووەم خاڵێکی ترەوەی کە تەفعیلی ئەم ڕێککەوتنە ڕێککەوتنی ئەو لایەنە پێکەنرانە لە 1-2 هەفتەی ڕابردوو دوادین دانیشتن لە ماڵی مام کرا لە بەغدا لە ماڵی مام کرا بە وجودی هەموو لایەنە سیاسەکانی پێکەنەری حکوومەت بە حزوری سەرۆک وەزیران بە حزوری سەرۆکی پەرلەمان بڕیار درا کە ئەو ڕێککەوتنەی کە حکوومەتی پێتەشکیل کراوە جێبەجێ بکرێ بۆی لایەنە سیاسەکان هەر کەسە و داواکاری هەیە داواکاری خەڵکی پێەیە ئەمە وردە بکرێتە سەر پێی خۆی و جێبەجێ بکرێ ئەوە بوو کە بڕیار درام لیژنێ بۆ مادەی 140 تەفعیل بکرێ و کێشەی نێوان هەرێم و بەغدا چارەسەر بکرێ و دوێنێ لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران بە زۆرینەی دەنگ بڕیار درراوە کە 400 میلیارد دینار بۆ مانگەکانی 11 بۆ هەرێمی کوردستان بێ هەر لە بڕیارەکەشدا ئاماژە بەوە کراوە کە ئەمە بەشێکە لە ڕێککەوتنی سیاسی لایەنە سیاسیەکان کە بەدڵنیاییەوە وەکو هەرێمی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە بیدایەتەوە لەگەڵ ئەم لایەنانە لایەنی کاریگەر و سەرچی هەرێمی کوردستان بووە لەوێ بۆیە ناکرێ ڕێی باڵێن کاریگەری و دەوری یەکێتی نیشتیمانی کوردستان سەرۆک باڤڵ تاڵەبانی و دەور و کاریگەری و پشوو درێژی بەڕێز کاقوباد لە 2021 و لەم ماوەیەشدا لە بەرچاو نەگیرێ و هەر کەسێکی کاریەوە بکات لە ڕاستیدا قسەیەکی بێبنەما و بێ هیچ ئەرزشێکی نییە
باش ینی بەڕاستی کاک شیروان ینی مەسلەی وروژاندنی ئەم بابەتە خۆی لە ئێستادا خۆ تاوەکو بۆ نمونە حکوومەت هێرێمی کوردستان ڕاگەنرای بڵاو نەکردەوە تیمی یەکێتی نیشتیمانی کوردستان هیچ وەڵامێکی نەبوو. ینی جوڵاندنی بابەتێکی ئاوها لە ئێستادا خۆی بۆ خۆی ئەمە جارێکی دیکە شێوانەوەی ئەو دۆخەیە کە لە هەرێمی کوردستانەیە بەڕاستی بەرە و چەقبەستووی ڕۆیشتە بوو لە ماوەکانی ڕابردوودا، بەڵام لە 1-2 ڕۆژی ڕابردوو تا ڕادەیەک هێوربوونەوەیەک ڕوویدا لە نێوانێشێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان. بۆ فەرامۆشکردنی هەوڵی بەڕێز کاقوباد و تیمی یەکێتی نیشتیمانی کوردستان ئابۆ قورسایە گەوری کە هەیەیان بۆ لە ڕابردوو و توانیویانە ئەم دەستکەوتانە بەدەست بێنن لە بەغدا و هەروەها هەوڵەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بە سەرۆکایەتی سەرۆک باڵجەلال تاڵەبانی لە بەغدا ینی بۆچی دەبێت ئەمانە ینی کەناریگیر بکرێن، بۆچی دەبێت بۆ شێوازە ینی فەرامۆش بکرێت، ینی ئەوەی ئەمە چی لێ دەخوێنرێتەوە بەڕاستی؟ یعنی کاک هاوڕێ هەست پێ دەکرێت و واضح دیارە کە دەستێک دەیەوێت ڕێککەوتن نەکرێت، لێک نزیک بوونەوە نەکرێت و دەیەوێت بەردەوام لە ئاوی نێڵدا مەلە بکە، ئەمە واضحە. ینی ئەمەش دەچێتە پاڵ ئەو هەوڵانەی کە لە بەرامبەردا هەوڵێک هەیە یان باڵێن دەستێک هەیە دەیەوێت دەستی خێر بێ لێک نزیکبوونەوەی لایەنە سیاسیەکان بەگشتی و بە تایبەتی یەکێتی پارتی کە کاریگەری لەسەر هەرێمی کوردستان و لەسەر حکوومەتی هەرێم و کاریگەری لەسەر دەور و ڕۆڵیگەری کورد لە بەغداش لە ناوچەکەش دەبێت. بۆیە بەردەوام هەر ئەوەیە، یعنی من پێم وایە بە بۆچوونی من هەر ئەوەیە کە دەگەڕێن لەوەی کە بە بچووکترین شێت ئەم هەوڵانە تێک بدەن و چارەسەری کێشەکان نەکرێەوە بەم شێوەیە کێشەکان بەردەوام بێت و لەوانەیە هەندێک خەڵک قازانجیان لەوەدا بێ کە ئەمە لە ڕاستیدا بەداخەوە بۆچوونێکی زۆر هەڵەیە، چکە دوجار هەمومان لە کەشتێک داین کە خوا نەخواستە نەقوم بێ هەمومان تێدا نەقوم دەبێت. بەڵام دوجار خۆ ئەمڕۆ ینی سەردەمی تەکنەلۆژیا و پێشکەوتن و گەیاندنی زانیاریەکانە بە شێوازێکی زۆر خێرا، وەکو جەنابیش ئاماژەت پێدایانی کۆمەڵێک بەڵگە و دێکۆمنتی گرنگەیە کە ئێمە ڕۆژانەی بینین و یەتە بەرچاومان خۆ من ڕاستی سەرمێنەری ئەو ڕاستیان کە ینی بۆ نمونە ئەوەی کە دەکرێت ینی جوهدی تەنها یەک ڕۆژ یاخود یەک کۆبوونەوە نییە کە بۆ نمونە تیمێکی حکوومەتی هەرێمی کوردستان چۆ بەبێت تیمی یەکێتی بۆ بەغدا. ئەمە خۆی لە ڕابردوو داوکو جەنابیش ئاماژەت پێدانی خۆشببختیش لەوەدایە، ینی ئەوە تا ڕاگەنراوەکەی ئەنجومەنی وەزیرانی عێراق دەڵێ لە ئەنجامی ڕێکەوتنی سیاسی نێوان لایەنە سیاسیەکانی پێکهێنەری حکوومەتی نوێی عێراق ئەم ڕەپارەی دەچێت بۆ هەرێمی کوردستان. باشتر نەبوو بۆ نمونە لە هەرێمی کوردستانەوە هەوڵەکان جددیتر بکرێت، موکورتر بکرێت و بە یەک تیمی فراوان و یەکگرتوو بچنە بەغدا بۆ ئەوەی کە کەموکورتی لە بەشە بودجەی هەرێمی کوردستان نەبێت لە پرۆژه یاسای بودجەی 2023 عێراقدا. دەزانی کاک هاوڕێ، یعنی ئێمە دەبێ واقعی بین، ینی هەر کەسێک ئینکاری واقع بکە لە ڕاستیدا خۆی زەرەر دەکات. بەڵێ وەکو باوڵین ئەندامی پەرلەمانی پێشوو، وەکو لە فراکسیۆنی یەکێتی، وەکو کادیرێکی یەکێتی دەکرێت ئێستا بۆ نمونە لێرە قسەیەک بکەم بڵێم پارتی هیچ ڕۆڵێکی نەبووە، بە نمونە بەڕێز فواد حسێن هیچ کاریگەرێکی نەبووە لە دانیشتانەکان و بەشدار نەبووە، دەکرێت بڵێم کەسی پارتی تێدا نەبووە، یعنی ئەم دەکرێت بڵێم بە نمونە وێنەرایەتی حکوومەتی هەرێم لە بەغدا هیچ کاریگەری نەبووە. ئەمانە دەبنە قسەی ناڕاست، یعنی بە زووترین کات وەڵام دەدرێنەوە بە بەڵگە و دۆکمنتەوە. ئەمە واضحە چێ سەرۆکایەتی وەفدی کردووە، چێ پش و درێژ بووە، تەنانەت لە ناو دانیشتەکاندا چێ ئامادە بووە کە قوربانی زیاتر بدات لە پێناو خەڵکی کوردستاندا. ئەمانە هەموو واضحە. دەور و کاریگەری کاقوبات، دەور و کاریگەری یەکێتی نیشتیمانی کوردستان بە سەرۆکایەتی کاک باڵ لە بناوی ئەم ساڵەدا لە بەغدا نە بە کەس بچووک دەکرێتەوە، نە نادیدە دەگیرێت، نە بە کەس ینی کەنارگیر دەکرێت. ئەمە واضحە، هەر کەسێک بێوێم شەڕە بکە، ینی وەکوە فوو لە مانگ بکە، ینی هیچ کاریگەری نییە، هەر قسەیەکە و هەموو دۆکمنتەکان دەیسەرێن کەم قوتانە زۆر قسەی ناڕاستن. بۆیە من ئەوەی جەناب زۆر ڕاستە، ئەمە لە بەغدا کام لایەن زیاتر کاریگەری هەبووە، ئەمە پێمان وایە کە یەکێتی نیشتیمانی کوردستان کاریگەری زیاتر بووە. بە بەڵگەی ئەوەی کە هەم پێگەی مێژووی هەڤاڵ مامجەلال، هەم چودرێژی و توانای کاقوبات لە مفاوەزات و لە بەغدا و سەرۆکی تیمی دانوستانکار بووە لە بەغدا
ئەمە وای کردووە کە یەکێتی نیشتیمانی کوردستان کاریگەری زیاتر لە هەم یەکێتیش یعنی ئەم بەراوبەری نەکردووە نەبووە تەرەف لە نێوان لایەنە سیاسەکانی عێراق بە تایبەتی لە نێو ماڵی شیعە بۆ ئێسم کاریگەریان گرنگانەی هەیە و توانیوێتی بەشێک نەبووە لە ململانیانە بەشێک نەبووە لە لەتکردنی ماڵی شیعە بە پێچەوانەوە لایەنی کاریگەری یەکخستن و یەک گوتاری بووە لە ناو عێراقدا بە سیاسەتی هەڤاڵ مامجەلال بە حەکیمەی بە سیاسەتی هەڤاڵ سەرۆک باڤڵ لە بەغدا توانیێت لە مایە ئەم ساڵەدا کاریگەری باشی لە ناوماڵی شیعە و لە ناو هاوپەیمانی ئیدارەدانی دەوڵەتیشدا هەبێت بۆیە پێگەی یەکێتی نیشتیمانی کوردستان تەنانەت بە کورسەکانیشی ناپێورێت بەو ڕۆڵەکاری بەو ڕۆڵەیەکە بەو ڕۆڵە گرنگ و کاریگەرەیەتی کە لە ماوەی ئەم ساڵەدا لە بەغدا بینیوێتی بۆیە نادی دەگرتنی ئەمە کارێکی خراپەوە بۆ تێکدانی ئەم هەوڵەیەکە خەریک بوو دانیشتنێک لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستاندا بکرێت بە ئاراستی چارەسەرکردنی کێشەکانی بەداخەوە خۆ دوجار هەر دەبێت ڕێککەون یەکێتی پارتی ینی ئەم وڵاتە مێژووی دوور درێژی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان ئەوەی سەلماندووە کە هیچ لایەنێک بە خەیاڵی ئەوە نەکا لایەنێکی پێدەسەڵێتەوە ئەمە هەر کەسێک ئەمە بکە بالێ خۆی بەرێتەوە دوجار دەبێت ڕێککەون دوجار دەبێت لەسەر توێنێتی ئیدارەدانی ئەم هەرێمە یەکێتی نیشتیمانی کوردستان کۆمەڵێک تێبینی جدی و هەیە لەسەر ئیدارەدانی ئەم هەرێمە دەکرێت لانی پێکهێنەری حکوومەت کە با بڵین سەرۆکی حکوومەت و سەرۆکی هەرێم و دەستگا هەستیارەکانی حکوومەت لای برادرانی پارتیە دەکرێت بێن دابنیشن و گوێ لە ڕاوسەرنج و بۆچوونەکانی یەکێتی بگرن و ئەنج ڕاوسەرنج و بۆچوونی خۆیان هەیە ئەم هەوڵانەی کە بە ئاراستی تێکدانی ئەم دۆخی ئێستان لەوانەیە بۆ ماوەیەکی کاتی کاریگەریان هەبێ بەڵام هەوڵی نەزۆکن ئەنی بە دوجار سەرناگرن دوجار محکومین بە واقعێک کە دەبێت ئەم دوولایەنە لە ناو هەرێمی کوردستاندا بەیەکەوە ئیدارەی ئەم حکوومەتە بدەن و بەیەکەوە هەڵبکەن ئەگەرنا هیچ لایەنێکیان دەبێت دڵنیا بێ لەوەی کە ناتوانن لایەنەکەی تر بستن باشە ئەم مەسەلەیە ینی بە تایبەتی ئەم چۆنەڵی گۆڕینەوەی بیرروڕا چۆنەڵی دژبەیەکەی لە نێوان تیمی یەکێتی و هەروە حکوومەتی هەرێمی کوردستانەیە ڕووی ئێمە تا ڕادەیەک لە بەغدا و لای دۆستەکانیشمان ناشرین ناکات چکە بەڕاستی تا ئەمریکیەکانیش لەسەر خەتن و یعنی گفتوگویان لەگەڵ هەم سەرکردایەتی یەکێتی کردووە و هەم لەگەڵ پارتیشا کردووە ینی چۆنەڵی هۆشداریشیان پێیان داوە کە بەڕاستی ئەم دۆخە ئاوها بەردەوام بێت ینی بە تەواوەتی ینی دۆخی هەرێم لە دەست دەچێت ئەمە ئەمانگەێنێ بەچۆ بەڕاستی کاکشیروان حاڵەتەی زۆر نەخوازراوە ینی کاتێک هەست پێ دەکەی کە تۆ لەگەڵ نێردەی وڵاتاندا دەنیشی سەفارەت و قۆنسڵێتەکان دەبینی دەتەوێت عەتفیان بۆ دۆزی کورد ڕابکێشی ڕاستەوخۆوان دێنە سەرەوەی کە ڕەخنە لە هەوڵەکانی خۆمان دەگرن بۆ خۆمان بەشێکین لەو گرفتانەی کە تووشی کورد بووە بۆ خۆمان تەبانین بۆ خۆمان نەمانتوانیوە تەجاوزی هەندێک عەقڵیەتی تەسکی حیزبی یان شخصی تەنانەت حیزبیش نا کەسی بکەین بە قازانجی دۆزی کورد بە قازانجی هەرێمی کوردستان بە قازانجی خەڵکی کوردستان ئەمە ئەو کاتە هەست دەکەی کە دۆستەکانمان لێمان نیگەرانن تەقریری زۆر هەیە و دۆستەکانمان بە ئاڕاشکاوانە بە نمونە لە دانیشتەکاندا پێمان دەڵێن کە بەم شێوەیە ئیدارەی حکوومەت نادرێ و ئێوە هەرێمێکتان پێ ئیدارە نادرێ و ناوخۆتاندا مشکلتان هەیە لەسەر بچووکترین شت دەیکەنە کێشە دەیکەنە گرفت ئەمە تووشی ئەحراجیمان دەکات بەڕاستی لای دۆستەکانمان و دوژمنەکانیشمان دڵخۆش دەکات دەبێت واقع بزانین بۆیە لە ڕاستە دەبێت گەورەتر بیر بکەینەوە و گەورەتر بڕیار بکەین یعنی هەندێک شتی مەسایلی بچووک هەیە تەجاوزی بکەین لە پێناوی بەرژەوەندی باڵای خەڵکی کوردستان لە پێناوی مانەوەی ئەم هەرێمە بە سەقامگیری لە پێناوی ئەوەی کە ئەم پرۆسەیە نەخینە بەردەم مەترسیەکی گەورەوە و خۆمان شەرمەزاری مێژووی میلەتەکەمان نەکەین دەبێت هەندێک شتی بچووک هەیە تێپەڕێنین هەندێک شتی بچووک هەیە تەجاوزی بکەین و گەورەتر بیر بکەینەوە و بیرمان بۆ چوونمان فراوانتر بکەین لەوەی کە بەرژەوەندی گەورەتر چاوەڕێمان دەکات لەو بەرژەوەندی کەسیانەی بۆ شخصێک ئەم بۆ چەند کەسێک یان بۆ کەسێک ئەم ئەزمونە بخەینە بەردەم هەڕەشەی گەورەوە
یەک مەسەلەی دیکە وڵا حەزەکەم ینی هەر لەسەر ئەو هەوڵانەی کاقوباد و تیمی یەکێتی و بە دیاریکراوی ینی هەوڵەکانی کاقوباد لە هەرێمی کوردستان جارێ باز دەکەم بۆ نمونە لە ساڵانی ڕابردوو ینی بە هەوڵی کاقوباد ینی سیستمی بە ئەلکترۆنیکردنی کۆمەڵێ بابەتی هێنا ئاراوە بە تایبەتی دێکۆمنتکردنی زانیاریەکانی فەرمانبەرانی هەرێمی کوردستان و سەرژمێریکردنی فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان ئێستا هەر ئەو داتایانەیە بۆتە ئەین چۆنەڵی یەشێک لە بنەماکانی نردنی پشتی هەرێمی کوردستان لەلایەن بەغداوە بەغداژی احتیمادی خاتە سەر ینی ئەو داتایانە تا چەند گرنگن بۆ بەغدا کە نردوێتی هەرێمی کوردستان کە لە ڕابردوو ئەمە بەدڵنیایەوە ڕاستە ینی ئەمە ئیشی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بەڵام بە هەوڵی بەڕێز قووا تاڵەبانی بۆ کەوەکو جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و ئەو یەکێک بۆ لە داهێنەری ئەم بابەتە بۆ بە دۆکۆمنتکردن و هەروەها بە چۆنەڵی ئەلکترۆنیکردنی بابەتەکان. وەکو باسم کرد ینی هەندێک شتێ هیچ ناشادرێتەوە ینی تا چەند هەوڵی شاردنەوەی بدەن ناشادرێتەوە. دەور و کاریگەری کاقوباد لە ناو حکوومەتی هەرێمی کوردستان لەو چەند کابینەی کە جێگیری سەرۆکی حکوومەت بووە و لەم کابینەیەشدا زۆر وازح دیارە لە زۆر مەسائلدا لەوانەیە زۆر جار ئێمە بۆ خۆمان وەکو خەڵکو یەکێتی ڕخنەمان لە کاقوباد گرت بێ باسی ئەومان کردێت کە کاقوباد زۆر بابەت هەیە باڵێ قوربانی بە حیزبەکەی بە کادیری حیزبەکەی بە خەڵکی حیزبەکەیدا لە پێناوی ئەوەی کە حکومڕانێکی دروست لە هەرێمی کوردستاندا هەبێ کە لە ڕاستیدا زۆر جار پێمان وایە بەرامبەرەکەت وا هەست ناکە یان وا بیر ناکاتەوە پێمان وا بۆ دەبێ ینی زۆر جار لەوانەیە کادیری یەکێتی ڕخنەی لە کاقوباد گرتووەوە گلەیی هەبووە لەو جۆرە ئیشکردنەی بەڵام دوجار کاقوباد وەکو کەسێکی با بڵێن دەوڵەتی بۆ حکومت کاری کردووە بۆ دەوڵەت کاری کردو بۆ چەسپاندنی بنەماکانی دەوڵەتداریەکی دروست کاری کردووە و ئەو کارانەی کە بەسەر بە ئەلکترۆنیکردن و کۆمەڵێک داتا و زانیاری فەرمانبەران و هەر فەرمانبەرێک ڕقەمی خۆی هەبێ و ژمارەی خۆی هەبێ و دوجار بەرنامە هەیە بۆ داهاتوو بکرێتە ڕقەمێکی حیسابی و هەر فەرمانبەرێک ژمارەی وەزیفی خۆی هەبێ ئەمە هەوڵە دیارەکانی کاقوبادە بە دیجیتالکردن پۆرتاڵی خزمەت یعنی کۆمەڵێک هەنگاوی دیکەی زۆر گرنگ لەوەی کە لە مەسلەی شەفافیت لە با بڵێن چارەسەرکردنی کێشە و گرفتەکانی حکوومەت و بەرەو پێشبردنی چۆنێتی ئیدارەدانی ئەم حکوومەتە بە هەوڵ و کاریگەری کاقوباد و ئەو تیمە بووە کە لە دەوروبەرێتی لە ڕاستیدا ئەمە وای کردووە لە بەغدا کاتێک کە داوای بەرمونە ژمارەی فەرمانبەرانەکان یەکسەر بە شانازیەوە دەڵێن ئەمە هینمان هەیە ینی سیستەمێکمان هەیە کە سیستەمی با بڵێن بە ئەلکترۆنیکردن ینی ژماری موچەخۆران ژمارەی موچەخۆران بە شێوەیە بەداتا و بە با بڵێن هەمووی بە ئەلکترۆنی کراوە و هەر هەمووی بەسمەی چاو و بەسمەی دەستی لێوەرگیراوە و دووبارەی تێدانە کۆمەڵێک داتای ڕاستەقینە داستەی ڕاستەقینەن کۆمەڵێک خەلەل هەیە معالەجە کراوە ئەمە هەموو هەوڵی کاقوباد و تیمەکەیەتی لە ڕاستیدا ئەمڕۆ حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانێت اعتیمادی بکاتە سەر. باش کاکشیان بێنە سەر مەسلەی هەوڵەکانی ینی یەکێتی نیشتیمانی کوردستان بە ڕاستەی بەدەستێنانی ماف و شایستەدارایەکانی فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان بە حکمی ئەو ئەزمونەی کە هەدووە لە بەغدا و جەنابیشتە ئەندامی لێژنەی دارایی بووی لە ئەنجومەنی نوێنەرانی عراق لە خولی پێشوو ئەتوانین بڵین ئەم 200 ملیار دینارە تاکەی بەردەوامە بێت کە ئەگەر بنێرێ بۆ هەرێمی کوردستان تا ئەو کاتی کە پرۆژاسای بودجەی 2023 دەنێرێتە ئەنجومەنی نوێنەران یاخود چۆنە بابەتەکە؟ بابەتەکە بەم شێوەیە طبعاً بەشی یەکەمی پرسیارەکەت یەکێتی نیشتیمانی کوردستان بەردەوام بڕوای وا بووە کە عمقی استراتیجی لە بەغدایە و دەبێت ئێمە لەگەڵ بەغدا کێشەکانمان کار کرد کێشەی نەوت و غاز و بە نەتیجە کە کێشەی نەوت و غاز چارەسەر بوو کێشەی موچە و پشتی هەرێمی کوردستانیش چارەسەر دەبێت و کێشەی فەرمانبەرانیش موچەی فەرمانبەرانیش چارەسەر و یەکێتی نیشتیمانی کوردستان چەند جار ڕایگەیاندووە کە خەلەلی گەورە لە مەلەفی نەوتی هەرێمی کوردستاندا هەیە پێویستە چارەسەر بکرێت. لەڕاستیشدا هەوڵی زۆریش هەبوو بۆ ئەوەی کە لەگەڵ کۆمپانیای سۆمۆ و لەگەڵ وەزارەتی نەوتی عراقی مەسەلەی نەوت چارەسەر بکرێت. لەوانەیە یەکێتی نیشتیمانی کوردستان نەیتوانی بێ هەموو ئەوەی کە بە دڵخوازی خۆیەتی و بەدڵی خۆیەتی
بگەین ئەنجام و جێبەجێ بکە بەڵام هەوڵی جددی هەبوو بۆی ئەم گرفتانە لەگەڵ بەغدا چارەسەر بکرێت بۆ پێم وایە بۆ داهاتوش استراتیژی گرنگ لای یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەیە کە چۆن موچەخۆرانی هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان لەوە دڵنیا بێت کە ئەزمەی دارایی دروست نابێت و موچە شتێکی با بڵێن مسۆگەر دەبێت بازار دەبوژێتەوە ئەمە لای یەکێتی نیشتیمانی کوردستان استراتیژی با بڵێن ئەولەویاتی هەیە لە پێشینی هەر گرنگی کارەکان ئێمە بۆ بەنسبەت با بڵێن بەشی دووەمی پرسیارەکەت ببوورە نازانم لەبیرم چۆ مەسلەی ینی نردنی 200 ملیارەکە هەر بەو شێوازە بەردەوامە بێ چاوەڕێکێتە بەڵێ بەڵێ عفو ببوورە فەرموو 200 ملیارەکە تەوانۆک باسمان کرد لەسەر بنەمای موازنەی 2021 هاتووە موازنەی 2021 بەردەوام دەبێت تا ئەو کاتەی موازنەی 2023 دەنگی لەسەر دەگرێت کاتێک کە دەنگی لەسەردرا بە پێی ڕێکەوتنێکی تازە تەوان بە دڵنیاییەوە شتێکی تازە لە ناو موازنەی 2023 دەبێ هەبێت جیاواز لەوەی ئێستا ئەم دۆخی دارایی عێراق گۆڕاوە هەم مەسەلەی نەوت گۆڕاوە هەم پشکی هەرێمی کوردستان لە بودجێ گشتی عێراقیشدا گۆڕانکاری بەسەردادێ بۆیە پێم وایە دەبێت ئەمەش گۆڕانکاری بەسەردا بێت و ڕێژەی دانیشتوانی هەرێمی کوردستانیش تەسەوڕ دەکەم لە 12.64 بێتە نزیکی 14 بەڵێ لە 14 بێت لەوانەیە یعنی یەک لە ئەگەرەکانە بۆیە ڕێکەوتنێکی نوێ یان با بڵێن بە سیغەیەکی نوێ تەبارەت بە پشکی هەرێمی کوردستان لە ناو موازنەی 2023 لەوانەیە دابنرێت ئەو کاتە ئەم 200 ملیارە بڕیارەکەی ئەنجومەنی وەزیرانی دوێنێ هەر ئەوە بڕیارەکە دراوە کە ئەم 200 ملیارە ماگانە بەردەوام دەبێت تا موازنەی 2023 دەنگی لەسەر دەبێت باش یەک مەسلەی دیکە بۆ نەشاردنەوەی ڕاستیەکان و ئەو بەڵگە و دێکۆمنت و ئەو هەوڵانەی کە تیمی یەکێتی نیشتیمانی کوردستان و بەڕێز خوبات تاڵەبانی لە ساڵانی ڕابردوو لە ماوەکانی ڕابردوو لە بەغدا داوێتی لە پێناو بەدەستێنانی موچە و شایستەدارایەکانی فەرمانبەرانی هەرێمی کوردستان و لە ئەنجامیا ئەو ڕێکەوتنی نردنی 200 ملیارەکەی لێ هاتە ئاراوە ینی یەک بەڵگە هەیە کە ناشارێتەوە بەدەر لەوەی کە ینی ئەنجومەنی وەزیرانی عێراق خۆشی ئاماژەی پێداوە لە ئەنجامی ڕێکەوتنی سیاسی ئەم پارێ نێراوە ئێخۆ تیمی یەکێتی و هەروەها تیمی پارتیش لە ئەنجومەنی وەزیرانی عێراقێ ئێخۆ ئەمەش یەکێکی دیکەیە لەو بابەتە گرنگانی کە ناکرێتەوە ئەمە بە هەند وەرنەگری و لە هەرێمی کوردستانەوە جۆرێک لە چۆنەڵی دۆردەنگی و شێواندنی ڕاستیەکان بێنیتە ئاراوە پێ دوایە ینی خەڵکی هەرێمی کوردستان و موچەخۆران و فەرمانبەرانی هەرێمی کوردستان باوەڕ دەهێنن بە هەندێک چۆنەڵی هەڵای ئیعلامی یاخود هەندێک ڕاگەیەنراو کە هیچ بنەمایەکی ڕاستی نەبێت لە ڕاستیدا وەکو ینی باسم کرد بە هیچ شێوەیەک ئەمانە ناشاردرێتەوە ینی ئستا بەنمونە دوێنێ لە ئەنجومەنی وەزیران بڕیاردراوە دوو وەزیری پارتی لێە و دوو وەزیری یەکێتیشی لێە دەکرێت ئێمە بڵێن بەنمونە وەزیرەکانی پارتی هیچ ڕۆڵی کاریگەریان نەبوویان لەوێ نەبوون کاتێکە لەوێ بوون دکتۆر فارسەن لێو بووە و بەنگین ڕێکانیش لێوە بووە ینی کەواتە ناتوانین بڵێن کەواتە کەسیش ناتوانێت بڵێ وەزیرەکانی یەکێتی هەم کاک خالیشۆنی کاک نزاریش لەوێ نەبووە و دیفاعیشیان لە پشکی هەرێمی کوردستان و لەم مستحقاتی هەرێمی کوردستان نەکرد کەواتە بۆ ڕابردوو ئەگەر بسەی ڕابردووش بکەین ڕۆڵ و کاریگەری کاقوبات لە 2021 و ڕۆڵی کاک باڤاڵ یەکێتی نیشتیمانی کوردستان لە ماوەی ئەم ساڵەدا بۆ چارەسەرکردنی نێوە کێشەکانی نێوان هەرێم و بەغدا و زامنکردنی هەندێک لە مستحقاتی هەرێمی کوردستان بە هیچ کەسێک ناشاردرێتەوە و هەوڵدانی شاردنەوەی ئەوە بەڕاستی هەوڵێکی نەزۆک و بێسوودە لەبری ئەوە وا باشترە دەکرا با بڵێن هەر کەس مافی خۆی بدرێتێ و هەر کەس بە پێی هەوڵەکانی خۆی ڕێزی لێ بگیرێ بۆ ئەوەی بتوانین زمینەی لێک نزیک بوونەوەی زیاتر و زمینەی چاسەکردنی و کێشانەی کە هەیە بێنینە ئاراوە نەک ئەو زمینەی کە خەریک بوو دروستیش دەبوو بۆ لێک نزیک بوون هەر خۆی لە ساتێکی ئاوهەیە بڵاوکردنەوەی ڕاگەنراوێکی بۆ شێوازەر لە حکوومەتی هەرێمی کوردستانەوە زۆرێک لە چاودێرانمان ئیجابی هەر ناکردیان نیشتیشی وەها بڵاوکرێتەوە نەخێت پێویست من بەڕای منیش پێویستی بەم هینە نەبوو بەو ئەوەی نەبوو تەنها ڕاگەاندراوەکەی وەزارەتی ئەنجومەنی وەزیرانی عێراق کافی بوو و بەشداری وەزیرە کوردەکان هەر چوار وەزیرە کوردەکە لەوێ بۆ خۆی کافی بوو لەوەی کە پێویستی بە ڕاگەاندراوی نەدەکرد لە ڕاستیدا ڕاگەاندراوەکەش جۆرێک لە
ئیسفزازکردنی لایەنەکانی تری تێدا. کاکشوە من هیچم نەماوەگە جەنابەت هەر پامێکی کۆتاییت هەبێ ئەتوانین بیگەینی. زۆر سپاس دەکەم. زۆر سپاس. وڵا پەیامی کۆتایی ئەوەیە تەوان ئێمە لە بەردەم با بڵێن لە بەغدا لە عێراق سەرقاڵی ئامادەکردنی پرۆژه یاسای بودجەی 2023 ئێمە بۆ ئەوەی بتوانین کێشەکانمان لەگەڵ بەغدا چارەسەر بکەین و پشکی هەرێمی کوردستان لەناو موازنەدا بچەسپێنین و هەموو جوهدەکان لە بەغدا یەک خەین پێویستمان بێکخستنەوە و چارەسەرکردنی و کێشانەیە کە لێرە لە ناوماڵی خۆماندا لە هەرێمی کوردستاندا هەیە. دەستپێشخەریەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان وازەحە و پێم وایە دیگەرانەکانی نیشتیمانی کوردستانیش هەم وازەحە. پێویستی بەوە هەیە کە پارتی دیموکراتی کوردستان بێتە پێشەوە و لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان دانیشن و چارەسەری ئەم گرفت و کێشانە بکەن و دوانەتیجەش یانی چەند مانگی تریش بخایانێ هەر ئەمە سەرنجامەکەی چکە هیچ لایەنێک تری پێ ناسەڕێتەوە دەبێت باش بزانن کە یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ خۆی خاوەنی مێژوویەک و ڕابردوویەکی جەماوەر و ڕێخستنێکی تۆکمە و زۆرە بە هیچ کەسێکی قسە ناکرێت بتەمان بۆ پارتی دیموکراتی کوردستانی ژەمە ڕاستە. یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕاستیدا داوای دانیشتن و گفتوگۆی کردو داوای چارەسەری کێشەکانی کردووە. من پێم وایە دەبێم هەوڵی ئەم داواکاری یەکێتی نیشتیمانی کوردستان بە زووترین کات وەڵام بدرێتەوە و ئەم گرفتانە چارەسەر بن بۆی بتوانین لە بەغدا کاریگەری زیاترمان هەبێ و دەرفەتێکی باشە بەشێک لە کێشەکانمان چارەسەر بکەین لەم موازنەیە و بیریشمان نەچێ مەسەلەی یاسای نەوتوغاز دێتە پێشێ کۆمەڵێک شتی بابەتی تر کە پێوەستن بە هەرێمی کوردستانەوە لە بەغدا دێتە پێشێ ئەگەر لێرە لە ناوماڵی خۆماندا تەباو یەکڕیز و هاو هەڵوێست نەبین بە دڵنیاییەوە زەرەر لە دۆزی کورد و لە دۆزی هەرێمی کوردستان ژێت. زۆر سپاس بۆ برای بەڕێزمان کاکشیروان میرزا ئەندامی خولی پێشوێن انجومەنی نوێنەرانی عێراق و لێژنەی دارایی کە واسۆ لە ڕێگی سکایپ لە ڕانی لەگەڵمان سپاس دەکەم. بەڵێ بینەرانی بەڕێز ئێوە ژەمیشە شاد و سەرکەوتوون خواتان لەگەڵ.